دوای ڕاپەڕینی کۆمەڵانی خەڵکی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان وەک حزبێکی گەورەی کوردستان بیرۆکەی دامەزرانی حکوومەت و هەڵبژاردنی لە کوردستان هێنایە ئاراوە و ئەوە بوو لەگەڵ حزبەکانی بەرەی کوردستانی هەڵبژاردن ئەنجامدرا و یەکێتی نیوەی دەنجی خەڵکی کوردستانی بەدەستێنا و یەکەم حکوومەتی هەرێمی کوردستانیش سەرۆکەکەی یەکێتی بوو. لەو کاتەوە تا ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی بەرچاو و کاریگەری هەبووە لە کابینەیەک لە دوای یەکەکانی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان. یەکێتی وەک حزبێکی سۆسیال دیموکرات بڕوای تەواوی بەدەستگا و دامەزراوە ڕەسمی و دەستوریەکانی هەرێمی کوردستان هەیە. جگەلەوەی لە تەواوی کابینەکانی هەرێمی یەکێتی نیشتیمانی کوردستان لایەنێکی سەرەکی بۆ و پشتیوانی تەواوی حکوومەت و پارلەمانیشی کردووە. یەکێتی لە کابینەکانی هەرێمی کوردستان پۆستی باڵا و وەزارەتی کاریگەری بەڕێوە بردووە. لەو ڕێگایەشەوە کادیرانی یەکێتی لە حکوومەت بە پلان و بەرنامەی تازە و سەردەمیانە کاریان کردووە بۆ خۆشگوزەرانی خەڵکی کوردستان و دروستکردنی حکوومەتێکی بەهێز. هیچ کاتێکیش کادیرانی یەکێتی لە کاتە زەحمەتەکانی حکومڕانی و قەیرانی دارایی و شەڕیشدا پشتیان لە خەڵک نەکردووە، لە بەرپرسیارەتی ڕایان نەکردووە. جگە لە حکوومەت یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو خولەکانی پارلەمان جگەلەوەی چەندین پارلەمان تاری هەبووە، لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیش یەکێتی بەشدار بووە. لە پەرلەماندا پەرلەمانتارانی یەکێتی چاودێری سەرسەختی کارەکانی حکوومەت بوونە و چەندین پرۆژە یاساشیان ئامادە کردووە بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئێستاش دوای 27 ساڵ هەرێمی کوردستان سەرقاڵی پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە یەکێتی لە دوایین هەڵبژاردندا بە سەرۆکایەتی قوبات تاڵەبانی 21 کورسی پەرلەمانی بەدەستێنە و دووەمین گەورە فراکسیۆنی پەرلەمانی کوردستانە. یەکێتی بۆ بەشداری کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان داوای شەراکەتی ڕاستەقینە دەکات و دەیەوێت لایەنێکی سەرەکی بێت لە بڕیاردانی سیاسی و دارایی و سەربازیدا لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی جارێکی تر هەرێمی کوردستان تووشی دۆخی نەخوازرا و نەمانی و بوتجە و موچە نەبێتەوە. یەکێتی لەگەڵ ئەوەشدایە تەواوی کێشەکانی کە ئێستا هەن بە گفتوگۆ چارەسەر بکرێن و پرسی کەرکووک و بەغدا و پێکهێنانی حکوومەتی هەرێم بەیەکەوە یەکلا بکرێنەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.